بەهۆی ئەنجامنەدانی گۆڕانکاری لە سیستەمی سەپێنراوی پاشەکەوتی موچە و بڕینی ڕێژەی زیاتر 60% موچەکانیان ژمارەیەکی زۆر لە پۆلیسی بارەگای حیزب و لایەنەکان کە سەر بە یەکەی پاسەوادین گردبوونەوەیکی ناڕەزاییان لە قەزای کەلار ئەنجامدا و دواتریش ڕێپێوانیان بۆ بەردەم بینای ئیدارەی گەرمیان دەست پێکرد بە مەبەستی گەیاندنی داواڕەوەکانیان لە ڕێی سەرپرشتیاری ئیدارەی گەرمیانەوە. پاسەوانانی بارەگا حزبی و بەشێک لە بارەگا حکومیەکان لەم ڕێپێوانەدا داوای کەمکردنەوەی ڕێژەی بڕینی موچەکانیان کرد بە جۆرێک بتوانن گوزەرانی ژیانی ماڵ و منداڵیانی پێ بکەن. ئەوەی مەسئول لە ئەوەی بەرپرسە ئایدێکێتی و پارتیە موچەی خۆی خاص کرۆ بە تایبەتی سڵاح کوێخا خۆی موچەی خۆی خسەسە بەرگیری فراکەوتن. هەچی مەسئولتر هەیەیەکێتی قسەی تەنها ئێمە نەوەکو فەقیرمان نەتووە کە پشتمان نییە. ئەم جیاوازی ئەوە تا کاکە ئێمە خاوەنمان نییە، ئێمە بێخاوەنین. تێگەی ئێمە کلایەنتە بندیوار من بندیواریم، ئێستا من لە ئەسنای داماتمە بەیرە، ئێستا من داوامەکەم حالیان. وەڵای ئێمە هاتوین داواکارین لە موچەکانمان بۆ سەرف بکەن، وەکو یەکەی پۆلیسی پاسەوانی، وەکو وەزارەتی ناوخۆ حسابمان بۆ بکەن. دەرگاکەیان ڕاگەن کاکە. وەلای کاک سەلاحقەقا هاتوین ڕای کرد لێرەوە. ساحیبی نۆش ئەنفالم، ساحیبی شەیدی پلە یەکم، خۆم پێشمەرگەی کۆنم. ئەم داواکارم موچەکەم هاوتای جاشێکی دەکرێت. کەوا ئەو ڕۆژانەوان جاشم ڕاوی ئێمەیانەکەن ساوان لەسەر ئێمە بەس هاوتای موچەخۆرێکی جاشی دەکرێت. هەر ئەوە دەمانەوێت. ژیانمان کۆماوە، ئێمە 3 ساڵە ژیانمان کۆما لە 1970 وەک پلە بەرزە و وەزیر و ئەنتا پەرلەمانەکە حسابێنەکەمان کرد پاشەکەوت کرێت. خەڵکی بە 400 زاکریەتی هەیە، نەخۆشی هەیە، حەژیانی ئاسایی ڕۆژانەی بۆ 400 هەڵوێستی ئەمە حتا چاکردنی موچەکان چاک نەکرد هەڵوێستمان بەردەوامێ ئەگە حکوومەت نێتە سەرخەت تونیتیژی بەکارێنین ئامادەن بۆ مردن. هیچ مووقفێکیان نییە بەرامبەر بە ئێمە، هیچ مووقفێکیان نییە. من شخصی خۆم لە 2003 بریندار بوومە، ئێستا پرشان ناو سەرما موچەکەی ئەمە 1,100,000 بووە، ڕبعیانش نەدا بێمان 2 مانگ جارێ دەن پێمان بەس ئەیدەمە حەبوودەوە و دەرمان ئەی ماڵ و مناڵم چی بخوا. وەڵای بەسەونەیان پێڵین باواز لە درۆکردن بێرن. خەڵکیێم و تووشی فەسادیات تێگەیت. من شخصی خۆم 400 زاوەرەگرم 200,000 دەمەکرێ حەوش. دوایەوەی خۆپیشاندەرانی سربەیەکەی پاسەوانەکان بۆ بەردەم بینایی ئیدارەی گەرمیان و بەدەنگەوە نەهاتنی هیچ کام لە سەرپرشتیار و جێگر و نوێنەری ئیدارەکە بووە مایەی نیگەرانی و تووڕەبوونی هێزە خۆپیشاندەرەکان بۆیە لە ڕێکردنەوەی دەرگای دەرەوەی بینایی ئیدارەکە چوونە ژوورەوە و داوایان کرد گوێیان لێ بگیرێت، بەڵام بەوتەی نوێنەرانیانەوە هیچ کام لە سەرپرشتیار و جێگرەکەی لەوێ نەبوون. دواتریش لە کۆنگرەیەکی ڕۆژنەمەوانیدا یاداشتی داواکاری پۆلیسی پاسەوانانی لایەنە سیاسیەکان خوێنرایەوە کە خۆی لە 2 خاڵ دەبینیەوە. بە پێویستی دەزانین لە ڕێگای ئەم یاداشتەوە بەڕێستان ئاگدار بکەینەوە لەم داواکارانی خوارەوە کە خۆی لە 2 خاڵدا دەبینێتەوە. یەکەم، داواکارین موچەکانمان هاوتای سەرجەم موچەی هێزەکانی ناوخۆ بکرێت و جیاوازی لە نێوانماندا نەکرێت و نەمێنێ. 2. ئەگەر موچەکانمان هاوتای هێزەکانی تری ناوخۆ لێ نەکرێت هەڵوێستی توندمان دەبێت لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکاریەکانمان هەر گرژی و ئاڵۆزی و تونند و تیژەیەک ڕوو بدات ئەوە لایەنی پەیوەندیدار لێی بەرپرسە. زیاتر لە 3 ساڵە بە بیانووی قەیرانی دارایی حکوومەتی هەرێم پەنای بردووەتە بەر سیستمی زۆرە ملێی بەناو پاشەکەوتی موچەوە. بەو هۆیشەوە موچەخۆران بەگشتی دووچاری گوزەرانێکی سەخت و دژوار بوونەتەوە بە جۆرێک هیچ ئومێدێکیان بە حکومڕانی ئەم دەسەڵاتدارانەی ئێستای هەرێم نەماوە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.